ئێرە گەری خالە ڕەشە گەری خالە ڕەش دەکەوێتە سەر پردی ڕوانزێ کە بە کاولۆکان ناسرایە بە گەڕشی پاشای گەورە لەوێ تقریبان چارەگەک 20 دقەق دوورە لەسەر جادەی ڕئیسی ئەو گەریە شوێنێکی گەشتیاریە دووش کەوتی لێنە بە ناوی خالە ڕەش و هەروەها شوێنێکی لێ بە ناوی پردە بەردین کە لەو بەری ڕووباری ئەتوانین پەڕێ و بەری ڕووباری بەڵام ئێرە شوێنێکی گەشتیاریشە بەخۆی ئەگەر حکوومەتی هەرێم بێت و احتیمام پێ بداتن بەڕاستی داهاتەکە بی لە بۆ ئەو خەڵکەی چونکە ڕوانزە شوێنێکی گەشتیاریە لە تەلەفریکی بگرە و لە ڕوانزە و بێخارە و جوندیایە و شنگلبانێ و بێرۆیە و ئێرە چیوی لەوە کەمتر نییە مادام ئاوی هەیە دەبێت احتیمام پێ بدرێ هەورۆ یعنی کە ئاو هەوو یعنی ئاودانی ئاودانی بەڵام چییە احتیمامکی ئەوەی پێ نەدەها احتیمان پێ نەدرێ ڕاستی خەڵک ئەو هەڵکە بە پیادە بێتەوە بین کە شوێنێکی خۆشە و پیاسە چێکاتە نووس ساعتێک لە بۆ جە گۆڕنەشویت کە دەچتەوە ئەوە خاڵە ڕەشە لە شوێنە شێدارەکان ئەڕوێ ئەو جیایە بە کەڵک دێلۆ دەرمانی کلیەی خەڵک زۆر بەکاری دینی و لە هەمانیش کاتیشدا شێوازی جیای ئەو جیایی زۆر فەرقی هەیە لەگەر شێوازە جیایەکان ئەو جیایەکانی بەهاری هەمووی بەرەو سەرەوە ئەڕوا تەنها تاکە جیایە ئەوە کە ڕاستەوخۆ لە شاخەکان دێتە خوارێ قەدی ڕەشە گەڵایەکانی سەوزن بۆ دەرمانی کلیەی بەکاردێ لەو دەرمانە کلیەش خەڵک زۆر جار باش بڵێن وشتی ئەکاتۆ هەیە هەر بە سەوزی وەچی چای دەدێمەنێن ئەکوڵینن ئەوجا کە کوڵاندیان وەکو ئەیپارزنن وچی ئاوەشی بڵێن هەندێک سبەینا ئەخورێتەوە و لە هەرچ کاتەکی بخۆیەوە ئەو جیایە دەرمانە لۆ کلیەی ئەوە ئێرانە ناو گەڵی ڕەواندزەیە بەڵام گەڕەکێک هەیە گەڕەکی پاشای گەورە لە کە پێڵێن گەڕەکی پاشای گەورە کاولۆکان پێشتر کاولۆکان بووە ئێستا گەڕەکی پاشای گەورەیە شێوازی ڕێچکەکەی لەوێن دەرێەوە دەست پێ ئەکات دێت بۆ ئێرانە ڕێگایەکە 20 دقەی دوورە بە پێیان هەتا ئەگاتە ئێرانە و دوو جێشن هەنە لێرانە خاڵە ڕەشی یەکە من هەیە کە ئێرانەیە و خاڵە ڕەشی دووەمیش تقریبان ڕێی 5 دقەی دیکەیە کە ئەیگەینێ لە خوارترەیە